سڵاو بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕاستەوخۆ. ئەمڕۆ هەینی 4 پوشپەڕی 1400 یەتاوی بەرامبەر بە 25 ژوێنی 2021 زایەنیە. بەرنامەی ئەوڕۆمان تەرخان کردووە بە یادێک و بیرەوەری هاوڕێ و هاوسەنگەر و پێشمەرگەی کۆمەڵە، ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و ئەندامی کۆمیتەی دەرەوەی حزبی کۆمونیستی ئێران کاک فەرهادی شەعبانی. ئێوەی ئازیزی شەتوانن لە ڕێگەی تەلێفۆنی واتسابی 0046 70 26 16 764 لەگەڵمان پەیوەندی بگرن و پەیام و بیرەوەریەکانی خۆتان بە ئێمە بگەێنن. هەروەها و بەرنامە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵە مێدیا نێتوەرکەوە ڕاستەوخۆ، فەیسبوک و ئینستاگرام و یوتوب بڵاو بێتەوە. ئازیزان، هاوڕێ فەرهاد یەکێک لە کۆڵەکەکانی کۆمەڵە، یەکێک لە پشتیوانانی ڕاستەقینەی کۆڵبەران، زەحمەتکێشان و کرێکاران و خەڵکی حاشیەنشین و هاوڕێیەکی دڵسۆزی ئێمە بوو. بەداخەوە ڕۆژی 30 جۆزەردان دوای دەست و پەنجە نەرمکردنی چەند مانگ لەگەڵ نەخۆشینی شێرپەنجە بە ئەو پەڕی لێهاتووی و بە ئەو پەڕی مقاومەت و وەبەرەبەرزیەوە ئێمەی بەجێهێشت. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بم بۆنەوە ئەوڕۆ بەرنامەیەکمان تەرخان کردووە کە پێشکەش پێوەی ئازیزی بکەین کە بریتیە لەوەی کە چاوێکمان نەکەوێ بە کوڕی ئازیزی کاک فەرهاد، کاک ئارام، هەروەها کاک عادڵی ئەلیاسی، ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و ئەندامی کۆمیتەی دەرەوەی حزبی کۆمونیستی ئێران، کاک ئەفشین نەدیمی، یەکێک لە هاوکارانی کۆڵبەر نیوز و کارگەر نیوز کە لەم بەرنامە بەشداریەکەن. بەڵام لە بیدایەتەوە پێم خۆشە هاوکارانم بەرنامەکەمان بە پەخشانەیەکە یەکێک لە هاوڕێیان بۆ کاک فەرهادی نووسیوە دەست پێ بکەین. تۆ نامرید ئازیزەکەم، چاوەکانم فەرهادەکەم. تۆ نامری ئازیزەکەم، چاوەکانم فەرهادەکەم. تۆ چێوکەنی و ئێستۆنی هیوامانت لە کۆڵ نابوو. تۆ دەنجی دلێری هەژاران و مافخوازانی ئەم جیهانەی. تۆ دەنجی شمشاڵی هەست بزوێنی کرێکاری هۆشیاری. تۆ قاسپەی کەوی سەرگا شەبەردی ئەم وڵاتی بە ئاگر و ئاسن کێڵدراوەی. تۆ خرۆشی ڕاپەڕینی لە خوێن شەڵاڵ کراوی 57. تۆ تو لە نەمامێکی باڵا کردووی ئەو ڕاپەڕینەی. تۆ ڕابەر و تۆ مامۆستای ئێستای. تۆ پێشمەرگە و تاڕێزەری بنکەکانی سنەی خوێناوی. تۆ پشتیوانی یەکێتی جوتیاران و جەمعیەتەکانی. تۆ شاگردی ئەمەکناسی فعاد و سدیق و جەعفەر و خانەی لەسەر دڵانی. تۆ خۆت ڕابەری و فێرگەی وانەکانی. تۆ پێشمەرگەی چەگلەشانی بە پەنتایی ئەم وڵاتی پڕ لە ژان و ئازارەی. تۆ قاسپەی ئەو چەکەی کە لە ڕۆژی سەخڵەتدا
بەسەر دوژمندا دەبارێنی تۆ پێشمەرگەی کۆڵنەدەری مێژوو شاهیدیت بۆ دەدات لە ئاسمانی بێ ئەستێرەی ئەم وڵاتە ڕەش پۆشەدا تۆ ئەستێرەیەکی گەش و درەوشاوە بوویت تۆ کۆمەڵەیت دەنجی هەخوازی خەڵکی چەوساوەی تۆ دەنجی کب نەکراوی ژناونی ژێر پەچە و حیجابی زۆرە ملەی تۆ دەنجی دلێری دایکانی جەرگ سوتاوی کە جلوبەرگی خوێناوی ڕۆڵەکانیان کفنی دوا منزڵگەیان تۆ ناوەی کۆڵبەری بە گول لە پێکراوی دەستیدا و گیرکەری تۆ دەنجی شۆڕش و هیوای گەشی دوا ڕۆژمان بوویت تۆ دەم بە بزە لێو بە پێکەنین و بێگرێ و کۆڵ بوویت تۆ ساف و سادە و دڵپاک وەک هەژارانی ئەم وڵاتە بوویت تۆ دەنجی دلێری مافخوازی و نرکەی شێراونەی دژ بە بێعەداڵەتی بوویت تۆ مرەکەبی ئەو قەڵەمانەی کە مێژوو وەک خۆی سوور سوور دەنووسێتەوە هاوڕێم ئازیزەکەم فەرهادەکەم برا گەورەکەم ڕەنجت زۆردا زۆر ماندوو بوویت و ماندوو کرایت و ئومێدت زۆر لە دڵدا بوو کار و ئەرکمان زۆر مابوو کاتی ئەم کۆچە ناوادە و بەپەلە نەبوو پێگامان سەخت و دوژمن کەڵپەی لێتیش کردوین و بە مەرگت شای لۆغانیەتی ئارام بن و ئازیزەکەم هاوڕێم باوکی ئارامەکەم ئەم ڕێگا دوور و درێژە کارەمان و سوار چاکی زۆری پێدا تێپەڕیوە تۆ لە باشترین سوار چاکەکانی ڕێگای ڕزگاری مرۆڤایەتی بوویت ناوت بەسەر سەری مێژووەوە دەدرەوشێتەوە لە ڕۆژی مەرجی خاونەی سوورپۆشدا یادی سوورپۆشی تۆش دەکەینەوە یادت بەخێر یادت دەکەین بەڵێ ئازیزان ئێستەیش گوێمان ئەبێت لە قسەوباسی ئاخرین قسەوباسی هاوڕێ فەرهاد لە ڕۆژی پێشبەرگەی کۆمەڵە کە بە دەنگی خۆی بڵاو کراوەتەوە ئێستا پامی هاوڕێ فەرهاد شەعبانی بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بە دەنگی خۆی بڵاو دەکەینەوە هاوڕێانی قارەمان و خۆشەویستی پێشمەرگە هاوڕێیان و هاوسەنگەرانی دێرینم جەماوەری ئازادی خواز و خۆڕاگر لە کوردستان بەخێربێن بۆ ڕێوەڕەسمی ساڵ ڕۆژی گیان لەدەستانی یەکەمین پێشمەرگەی قارەمانی کۆمەڵە هاوڕێ خانەی موعینی بەڕێزان ئەگەرچی ئەم ڕۆژە وەکو ڕۆژی گیان لەدەستانی هاوڕێ خۆشەویست هاوڕێ خانە ناولێنراوە بەڵام لەم ڕۆژەدا ڕێز لە یاد و بیرەوەریەکانی هەموو پێشمەرگەیەکی کۆمەڵە دەگیرێت
کە لە ڕێگای ئارمان و ئامانجەکانی کۆمەڵەدا گیانی ئازیزیان بەخت کردووە. هاوڕێانی قارەمانی پێشمەرگە، ئەندامانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران، جەماوەری خەڵکی قارەمانی کوردستان، ئەگەر ئێستا و هەزاران جاری تریش لێم بپرسن گەورەترین شانازی ژیانت کامەیە، وەڵام ئەدەمەوە و ئەڵێم 42 ساڵ پێشمەرگایەتی کۆمەڵە و چەکی پڕ لە شانازی کۆمەڵە لە شانکردن. لەوە پڕ لە شانازی تر بۆ من ئەوەیە کە هاوڕێیانم ئەم فەخر و شانازیەیان بە من بەخشیوە و ئەم ساڵیان بەناو منەوە دیاری کردووە، و ئەمە گەورەترین ئفتخار و شانازی و دیاری ژیانمە. هەم لەم بابەتەوە جارێکی تر سەری ڕێز و سپاس بۆ هەموو ئێوەی ئازیز و خۆشەویست دائەنەوێنم. ئەمە گەورەترین ئفتخار و شانازیکە کە ئێوەی ئازیز و خۆشەویست بە هاوڕێیەک و هاوسەنگەری خۆتانتان بەخشیوە. هاوڕێیانی ئازیز و خۆشەویست، هەڵگرتنی چەکی پڕ لە شانازی کۆمەڵە یەکەمین ئفتخار و شانازی ژیانی فەرهادی شەعبانیە. داوای لێبوردن ئەکەم کە لەمە زیاتر و پڕتەوانتر نەمتوانی. من لەم ڕۆژەدا وەک جارەکەی جاران لێکدانەوەی هەلومەرجی ئێستای ئێران و کوردستان بکەم و ئەو لێکدانەوە بە ڕێنوێنیەکانی متەئەسر لە ئستراتیژی حیزبی کۆمۆنیستی ئێران و سیاسەتە کەڵانەکانی کۆمەڵە بخەمە بەر چاوی ئێوە. بەڵام هەر ئەوە بەس کە بڵێم کە بژی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە، بژی حیزبی کۆمۆنیستی ئێران، بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم، بژی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستم. ئازیزان، هاوڕێبراهیمی ئەلیزادە دەبیرێوەڵی کۆمەڵە بە بۆنەی کۆچی دوایی کاک فەرهادەوە وتارێکی پێشکەش بە ئامادەبووان بۆ ڕێزگرتن لە یادی کاک فەرهادەوە کرد کە بەشێک لەو وتارەتان پێشکەشەکەین. کاک فەرهاد بەڕاستی کەسایەتێک نییە کە من بتوانم لە چەند دەقیقەیەکدا لێرە حەقی مەطلب سەبارەت بە ژیانی و بەرامبەر بە خەباتی ئەدا بکەم. بەڵام هەر ئەوەندە دەڵێن کاک فەرهاد لە 3 مانگ دەورانی نەخۆشیەکەی، فقط لە 3 مانگ دەورانی نەخۆشیەکەی تەواوی ئەو خصوصیاتەی کە لە توولی ژیانی 62 ساڵەیدا لە خۆی نیشانی دابوو هەمووی سەر لە نوێ بە 3 مانگ دووپات کردەوە. یعنی هەموو ئەو تایبەتمەندیانەی کە ئێمە لە ژیانی کاک فەرهاددا و لە خەباتی کاک فەرهاددا دیتمان لە 3 مانگ سەر لە نوێ کەوتە بەرچاومان. فەرهادی بە بیر و باوەڕ، فەرهادی جدی، فەرهادی مەسئول، فەرهادی ئیجتیماعی، فەرهادی جەسوور، فەرهادی خۆنەویست، هەموو ئەو خصوصیاتەی لە 3 مانگ لە خۆی وەدەرخست. یعنی وەکو ئەوەی کە جارێکی دیکە لەدایک بوو بێ و بە 3 مانگ هەموو تەمەنی خۆی تێپەڕ کردبێ. فەرهاد هەرگیز سەرباری هیچ کەس نەبوو، تەنانەت
لە 11 ساڵگیەوە وەختی ئیحساسی هەستی بەوە کرد کە خانەوادەکەی دەستەنگن وازی لە خوێندن هێنا چوو دەستی کرد بە کرێکاری وەختی دڵنیا بوو کە لە خەرجی تحسیل و خوێندنی خۆی دەتوانێت دابینکە دووبارە دەستی پێکردەوە وەختی خانەوادەکەی محتاجتر و دەستەنگتر بوون و بێئەنواتر بوون دەستی بە تەواوی لە خوێندن هەڵگرت و هەوڵی دا بۆەوەی کە هەموو ژیانی خانەوادەی بە کارێکی دیکە هەرچۆنیشی بۆ دابین بکە کە دێ بۆ پێشمەرگایەتی دەتەواوی ژیانی پێشمەرگایەتی کە فەرهادا ئەوەی دەبینین جەسارەتە فیداکاریە لێهاتوویە لەسەر تاسەری کوردستان پێشمەرگە بوو هەر لە جنوبی کوردستانەوە تا دەگاتە شمالی کوردستان لە هەموو شوێنێکی ئەو وڵاتە هەموو جەماوەری خەڵکی کوردستان لە توولی ئەم ماوە درێژەدا بیرەوەری تێکۆشان و فیداکاری کاکە فەرهادیان لە بیرە و دەیناسن و ئەوە سەرمایەکی گەورەیە بۆ ئێمە کە هەردەمێنێتەوە لە کۆمەلگای کوردستاندا لە پاڵ هەمووی ئەوانەشدا تازە بە فکری پەنابەرانی لە قەوما و گرفتار لە وڵاتەشدا بووە هەموو یاسای مەبوون بە پەنابەری لەبەر بوو و دانە بە دانەی بۆ یەکەی پەنابەرانێک کە احتیاجیان بە کۆمەک و یارمەتی ئەو بوو تەوزیح دەدا ئێوە فکر لەوە بکەنەوە هەموو ئەو کارانە لە پاڵ چیدا دەکرات هەموو ئەو کارانە لە پاڵەوە دەکرا کە ئەو یەکێک لە بەڕێوەبەرانی تەشکیلاتی دەرەوەی وڵاتی ئێمە بوو لە یەکێک لە هەستیارترین سەردەمەکاندا لە سەردەمێکدا کە تەشکیلاتی ئێمە تووشی تەفرەقەیەک بوو سەر لە نوێ پێویستی بە بازسازی و سەر لە نوێ بوژاندنەوە بوو و وەکو مدیرێکی کار لێ هاتوو لەو بوارەشدا دەوری دەنوە لە سەردەمێکدا کە دەبوایە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە ئێمەشەوە دائما لە ئاکسیۆن و لە حرەکەت و لە خۆپیشاندان دابن لە عەلەی کۆماری ئیسلامی و ئاورە فەرهاد یەکێک لە دامەزرێنەران و لە ڕێکخەرانی ئەو نەوە ئاکسیۆنانە بوو یعنی هەر گۆشەیەک لە ژیانی ئەو چاو لێ دەکەی تەماشا دەکەی ئەوەی کە ئەو کردوویەتی و حقیقەتەن لە چوارچێوەی کردەوەی قارەمانێکدا دەگونجێ لە تااقەتی بەشەری عادی بە نەزەر دەگا بە دەربێ فکر لەوە بکەنەوە سەرڕای هەمووی ئەوانە نێو بەنێو داهاتەوە بۆ مەئموریەتی کوردستانیش لە فاسلەی لەو فاسلەیەدا کە داهاتەوە کوردستان لێرە وەکو پێشمەرگەیەک وەکو فەرماندەیەک وەکو ڕێکخەرێک بەڕێوەبەری کاروباری ئێرە بوو کە خۆی دەگەیاندەوە دەرەوە دووبارە ئەو ڕۆڵتەی دەست پێ دەکرد و ئیدامەی دەدا بۆیە کاکە فەرهاد بە معنای واقعی کەلیمە نەک بە معنایەکی مجاملە ماندووی نەناس بوو ئێمە ئەوانەمان دێتەوە بیر وەختێک دەڵێن دەزانین کە چ گەوهەرێکمان لە دەستداوە کاک فەرهاد کۆمەڵێک مەشغەڵەی هەبوو کە ئەو مەشغەڵانە لە ناو حیزبی ئێمەدا و ناو تەشکیلاتی ئێمەدا پێش هەموو کەس تایبەتمەندی ئەو بوو یعنی لە هەموو کۆنگەرەکانی ئێمە و لە هەموو دەرکۆبوونەوە گشتەکانماندا و ئەو ناوەندانەی کە بڕیاری تێدا دەدرا کاک فەرهاد یەکەم کەس بوو کە بە فکری ئەو کەسانە بوو کە لە کوردستان تووشی مادە هۆشبەرەکان بوون بە فکری معتادان بوون خەراری سادر دەکرد بوو بۆ پسپۆری ئەو بوارە وتاری دەدا ئاماری کۆ دەکردەوە ئیتلاعاتی کۆ دەکردەوە ڕێنمایی دەکردین پێشنیاری دەدا و ئەو تەنیا کەسێک بوو کە ئەو کارەی دەکرد و ئێمە بە شوێنی دادەڕۆیشتی کاکە فەرهاد تەنیا کەسێک بوو کە پێش هەموو کەس بە فکری کۆڵبەران بوو کە کێشەی کۆڵبەری گەورە بووە لە کوردستان کاکە فەرهاد یەکێک لەو کەسانە بوو کە ئاماری کۆ دەکردەوە زانیاری کۆ دەکردەوە و ئەوەی بە هەموو دنیا ڕادەگەیان لە میدیاکاندا لە ئەدەبیاتی خۆماندا و ڕەنجی پێدەبردن و دەگەڵ ئازاری ئەوان ئازاری دەچێشت و فرمێست وەختی خەبەرێکی لە بابەت ئەو ئازارەی کە بە کۆڵبەران دەگەیشت پێدەگەیشت فرمێست لە چاوەکانی داهاتە خوارێ و دڵی پڕ دەبوو بەڵام هەر بۆ ڕانە دەوەستا هەوڵی دەدا بوو ئەوەی کە دەنگیان بەجۆی هەموو دنیا بگەێنێ کاکە فەرهاد زۆر بە فکری خەڵکی گەڕەکە فەقیر نشینەکان بوو حاشەی شارەکان لەو بارەوە ئیتلاعاتی کۆ دەکردەوە سەدان سەفحە معلومات و ئیتلاعات لە نووسراوەکانی کاک فەرهاد بجێمەوە بۆمان
کە زانیاری پێویست لەسەر گەڕەکە فەقیرنشینەکانی شاری سنە کەەوە دەزانن شاری سنە یەکی لەو شارانەیە کە زۆرترین حاشیێنشینی هەیە لە چاو جەمعیەتی لە هەموو ئێران و ئەو زۆر بە فکریەوە بوو کە مادەی هۆشبەر لەو گەڕەکانە بڵاو دەبێتەوە زۆر بە فکریەوە بوو کە سەلەفیەکان لەو ناوچانە خەریکن بەهێز دەبن و ئەو پسپۆر بوو لەو بابەتەوە ناڵم کەسی دیکە بەوە خەریک نەبوو بەڵام کاکە فەرهاد پسپۆری ئەو بوارانە بوو کاکە فەرهاد زۆر بە دەربەستیەوە بوو سوپای پاسداران لە کوردستان چ مەجموعە پرۆژەیەکی درێژماوەی هەیە و ئەو کەشفی ئەوەی کرد کە سوپای پاسداران لەسەر منداڵانی کوردستان کار دەکات نەک بۆ ئەوەی کە مەغزیان بشواتەوە بەڵکە بۆی بیان چەوسێنێتەوە ئەوانە هەموو مەشغەڵەکانی بوو بەڵام ژیانی کاک فەرهاد کۆمەڵێک دەرسی بۆ ئێمە تێدا و بەڕاستی پێویستە ئەم دەرسانەی لە بەرچاو بگرین و پێم خۆشە من قسەکانم بە کوردکردنەوەی ئەو دەرسانەی کە ژیانی کاک فەرهاد بۆ ئێمە تێدا بوو بەوە کۆتایی ببێن یەکیان ئەوە بوو کە جددی بین تەمەن کورتە و ئەرکەکانیشمان زۆرن ئەگەر بە پەلە نەبین و دوا دەکەوین ئەوە هەموو ژیانی فەرهاد بوو فەرهاد بە پەلە بوو هەموو کەس دەیگوت فەرهاد عەجوولە فەرهاد عەجوول نەبوو فەرهاد دەیزانی تەمەن کورتە خۆ تەمەن 80 با 90 با هەر کورتە بۆ هەموو ئەرک و وەزایفەی کە ئەو لە دەرونیدا پەروەردە بوو بۆ خۆی بۆ تەرخان کردن فەرهاد پێی وابوو نابێت کات بە پیرۆ بدەین و ئێمە دەبێ ئەوەی لێ فێر بین فەرهاد خصوصیەتێکی هەبوو دەیەوێت لە هەر لەحزەیەکی ژیانیدا مفید بێ ئەگەر بووە بۆ خانەوادەکەی خۆشی یعنی تۆ لەحزەیەک لە ژیانی فەرهاد نابینی کە کارێکی کرد بێ کە مفید نەبوو بێ هیچ نەبێ بە فکری پەروەردەکردنی منداڵەکانی بوو واقعاً بە فکریان بوو یعنی ئەوە نییە بڵێن ئەو هەموو ئەرک و وزیفەی کە بەڕێوەی دەبن ئەوی لە ژیانی شەخسی و خانەوادەجی غافڵ کرده بوو ڕاستە بە دابەشکردنی ئیشێک لەگەڵ هاوڕێزارای هاوڕێی تەمەنی بە دابەشکردنی ئیش لەگەڵەوان کارێکی زۆر گەورەیان بەڕێوە برد و منداڵەکانیان بە باشترین نەحو پەروەردە کرد نمونە لە وڵاتی سوێد هەمووی کاری باش تەحسیلی باش ڕوحیەی باش و یەکەوتوو لە ناو کۆمەلگایەکی ظاهرەن غەریبدا بوون بە خەڵکی وڵاتە کاکە فەرهاد دەرسێکی دیکەی بۆ ئێمە ئەوە بوو کە هەوڵی دەدا پژواکی کارەکانی خۆی لە دەرەوە ببیستێتەوە یعنی ئەگەر ئیشێکی هەبوو کارێکی دەکرد پێوانەی ئەوە نەبوو کە چەندە لە نێو تەشکیلاتە ئیمتیازی پێدەدەن چەندە تەئیدی دەکەن چەندە بەڵێ بۆ دەڵێن بەڵکە پێوانەی ئەوە بوو کە چەندە لە کۆمەلگادا ئەو دەنگە دەبیستێتەوە و دەیبیستەوە بەڕاستی یعنی ئێمە هەم لەو چەند ڕۆژەدا و هەم لە ڕۆژانی داهاتوودا سەرڕای ئەو هەموو خەفەقان و سەرکوتەی کە لە کۆمەلگای ئێراندا لە کایەدایە بەڵام خەڵک ڕێزی لێ دەگرن و بەرەبەرەوە هەر خەریکە پەرە دەستێنێ کاکە فەرهاد موقعیەت و جێگا و شوێنێک کە لە نێو ئێمەدا پەیدا کرد بەهۆی ئەو دەنگانە نەبوو کە لە کۆنگەرەکانەوە پێی دەدەن هەرچەند ئەو 27 ساڵ بوو ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بوو 24 ساڵ بوو ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستێران بوو ئەو دەنگانەی بە ئاسانی بەدەست دەهێنا بەڵام بەڕاستی ئەعتیباری توانە نفوذ و محبوبیەتی لێرەوە نەبوو ئەوە لە حاشیەی ژیانی لە حاشیەی بەئیسلاح دەستکەوتەکانی دابوو کە ئەویش جێی خۆی ئەرزشی بوو بەڵام فەرهاد جایزەی خۆی و خەڵاتی خۆی لە جەماوەری خەڵکی کوردستان وەردەگرت و وەریشی گرت و لەو بۆ لاوە شەر وەری دەگرت کاکە فەرهاد بە ئێمە دەڵێ کە جوانانی ڕێزەکانی کۆمەڵە دەبێت خۆتان پێ بگەێنن نابێ هەر بە تەمەنەکانمان دانیشن ئێمە نابێ لە دەستچوونی کەس یا کەسایەتێک وەکو کاک فەرهاد ببێ بە کارەسات بۆمان وەکو ئێستا بووە ئەوە نیشانەی قدرەتی ئێمە نییە ئەوە نیشانەی یەکێک لەو ڕەخنانەیە کە لەسەرمانە کە بۆچی بە ئەندازەی کافی جوانانێک لە جنسی لە تۆوی کاکە فەرهاد پێ نەگەیشتون و نەهاتوونە ڕوو کە ئێمە ئەمڕۆ ئەوەندە بە حەسرەتەوە نەڕوانین ئەو موقعیەتی کە تێدا وەوە مانایەوە دەبێت کادر پەروەردەکەین مانای ئەوەیە کە دەبێت دەرس و ئەزمونەکانی کاک فەرهاد ڕێمان پێنیشاندا بۆ دوا ڕۆژێکی ڕوون و بۆ سەرکەوتنێک کە پێم وایە مسۆگەرە
ئازیزان لە بزوتنەوەی شۆڕجێڕانەی کوردستان و هەروەها لە بزوتنەوەی سەراسەری زۆر کەس لە مەیدان و جۆرەجۆرەکانە لە بەرامبەر دوشمن لە بەرامبەر سەرمایەداریە مقاومەتیان کرد و هێز و توانای خۆیان تا ئاخرین دەقیقە پیشاندا. گەرچی کاک فەرهاد کاتی گیان لە دەستدانی نە لە زیندان بوو نە لە ڕیزی لە ناوشەڕا بوو، بەڵام لەگەڵ دوشمنێکی بگرا وەکو دوشمنی وەکو کۆماری ئیسلامی گەورە توانی هەتا ئاخرین دەقیقە مقاومەت بکە و ئەو پەڕی ورەی خۆی پیشان بدات. کاک فەرهاد بە ورەی خۆی توانی نیشان بدا کە شێرپەنجە ناتوانێت ئەو لە مەرگ بتەرسێنێ و تا ئاخرین دەقیقەکانی ژیانی لەگەڵ ڕفێقەکانی لەگەڵ هاوڕێیانی و لەگەڵ هەموو خەڵکی کوردستان بوو و پەیوەندی دایمی بوو. ئازیزان ئەوڕۆ دعوەتمان کردووە لە ئارام کوڕی گەورەی کاک فەرهاد کە لەم بەرنامەیەدا بەشداری بکات و پێمان خۆشە سەبارەت بە نەخش و دەوری کاک فەرهاد لە بنەماڵەیانە قسەمان بۆ بکە. ئارامگیان بەخێربی بۆ بەرنامەی ڕاستەوخۆ بەرنامەی باوکت بەڕاستی. زۆر سپاس کاک مەحیگیان، سپاس لەوە کە داوەتتان کرد لە ئێمەش دایکم بەرنامە بەڕاستی لەم وەختە سەختا بۆ دایکم قسەی چلوتی و هەم زەمان ئارامگیان ببەخشە قسەکانە قەتعەکەم دەنگە تۆزە قەت وەسڵەکە. ئایا ئیمکانی هەیە تمشای ئینترنێتەکەتان بکەم بزان بۆچی دەنگ قەت وەسڵە بێت؟ بزانە کێشەکە لە چیایە؟ چونکی دەنگەکە ئێستا باشتر کاک مەحیا؟ بەڵێ ئێستا باشترە لە ئەوڵەوە فەرموو، چونکی متەوەجە نەبوو من بەڕاستی. سپاسی تۆکەم کاک مەحیگیان کە داوەتتان کرد لە ئێمە کە بەشداری بکەین لە بەرنامەی ڕاستوخۆ و ئەزانم داواتان کرد لە دایکم کە بەشداری ئەم بەرنامە، وەلێ بەڕاستی بۆ دایکم لەم وەختە سەختە بۆی سەخت بوو کرد لەسەر 42 ساڵ ڕەفاقەتی وە شووی و باوکی ماڵەکانی قسە بکە. هەم زەمانیش ژمارەیەکی زۆر ڕەفیقان و دۆستان کە هاتوون بۆ لای دایکم مەجاڵی نەدابەوە کە بەشداری بکە لە من بەشداری بکەم لە بەرنامە کاک مەحیگیان ئیجازەم پێبێ کە سپاس هەموو ئەو ڕەفیقانە خارج کرد شووە لە ناو ئێرانە دەوروبەری تان لە هەموو دەکان و کۆڵانەکانی ناوی ئێران و پەیامیان هەنارگە بۆ ئێمە لە تەریقی ئینتەرنێت بەڕاستی گەر کەم و بۆ کەسێکە ئەوە لێنەکەین و بەرنامەی باوکم لە ڕاستەخۆ سپاسی هەمووتانەکەم و حەزێرە و خەدێم نەبوو ئەمە لەم دۆستانە. ئارامگیان نازانم فواد ئایا دەنگی کاک ئارام بۆ تۆی شەروە قەت وەسڵەکەت؟ ئەگەر سیمی نێتوەرکتان هەیە وەسلیکەی زۆر سپاس دەکەم، شاید باشتر بێت. نازانم جەریان چییە، دەنگ لە لای تۆ احتماڵەن کێشەی ئینتەرنێت بێت تۆزێ قەت ئەکات. کێشەی تۆزە ئینتەرنێت لە لای تۆ هەیە، دەنگت قەت وەسڵەکەوە مەفهوم نییە بەڕاستی ئارامگیان. ئەگەر زانە سیمی نهار قەت وەسڵەکە یەک لەحزە قەتعیکە من بانک دەکەمەوە جارێکی تر. ئەگەر تۆ لای خۆت بیکوژێنیتەوە من بانک دەکەم جارێکی تر. زۆر باشە.
هاتیتەوە کاکارام زۆر سپاس ببورن. ناپایشەکەم تۆزێک کێشە ئینترنێتی هەیە دەنگەکە قەتع بێ بەداخەوە ناتوانێت ڕوان نازانم دلیلەکەی چیە من پێم وابوو فقط بۆ من وایە بەڵام وا دیارە بۆ هاوڕێیانی تکنیکی شەر وایە فەرمووی دامێ بدە زانی چۆنە. زۆر سپاس کاک ماهیگیان و وەکو پێشتر وتم حەزەکەم سپاسی گشتەوە حەزبانە و کەسانێک و ئەو ڕێکخراوەی سیاسیانەش بۆ گشت پەیامە دڵسۆزەکان کەم بینە هەنادویانە ژمارەیەک لەم دۆستانە بە زمانی فارسی پەیامیان هەنارگە حەزەکەم لە ڕێگەی ڕاستەوە خۆش و سپاسی ئەوان بکەم بە فارسیش. دوستان و عزیزان رفقانه پدرم، از طرف من و مادرم و برادر کوچکام فؤاد و اشکان دوست دارم از ته دلم سپاس بگم به همه اون پیاماتون که برامون فرستادی و همزمان تسلیت بگم به شما. این فقط غم ما نیست و غم هممونه. سپاس. سپاس دەکەم کاک. زۆر سپاس ئارام گیان طبعا لە دەستدانی کەسێکی وەکو کاک فەرهاد طبعا بۆ ئێمە زۆر سەختە و جێگە پڕکردنەوەیشی بەڕاستی زۆر سەختە بۆ ئێمە بەڵام پێم خۆشە تۆکو کوڕی کاک فەرهاد لە بابەت نەقشی تایبەتی ئەو لە ماڵەوە لەگەڵ ئێوە لە بنەماڵا تۆزێک باسمان بۆ بکەیت. وڵای دانیشتوم کاک ماهیگیان دوایەوە کە ئێمە قسەمان کرد دانیشتم وتم با تۆزێک بنووسم کە لەبیرم بێت بۆم بەرنامە وڵێ بەڕاستیش بە کتێوێکی 1000 سەحفەی نەمەتوانی تەواوی کەمی تر تەسمیمم گرت لە تەک دایکمان قسەم کرد کە ئیمڕۆ هەر لە دڵەوە قسە بکەم. دانیشتم ئەو شکلەوە پێمە باسی کەم بۆتان. چەند باوکم چەند دوو نوکتەی فرە تایبەتی بوو کە بۆ فرە بەلایە مهم بوو بۆ ئێمە کوڕگەل بێجگەلەوە کە باوک بوو کە هەمیشە بە مناڵی لە تەکمانە بوو بۆ تەمرینەکانی وەرزشمان هەمیشە وتە بە سلامەت بن بمانی ئەمانی برد 3-4 هەفتە لە ڕۆژە لە هەفتە ئەمانی برد بۆ مسابقە تەمرین ئەملا ئەولا ئەمانی گەیان هەمیشە لە مەدرسەکانمانە بەشداریە کرد هەمیشە هات بۆ جەلەسەکان لە تەک معالمەکانە لە وەختی دەرس خوێندنا هەمیشە لە تەکمانە بوو وەلی کە سنمان چووە سەر خۆم و هەرسێ براکانم دووشتی تایبەتی بەڕاستی بەلای باوکم فرە مهم بوو هەمیشە پێمان ئەوت لە مناڵیشەوە قسەی بۆمانە کرد یەکێکیانەوە بووەوەی ئەیوت هەمیشە هەر کارێکەکەن لە زیندگیتانە لە زیندگیتانە هەر کارێکەکەن کارێک بکەن کە بە سەربەرزی کارەکەتان بکەن و هەمیشەش بتوانن ناوچاو بنەماڵەی خۆتان و ناوچاوی دۆستان و ڕەفیقانتان بتوانن بکەن بە سەربەرزی. ئەوە یەک نوکتە بوو کە بەڕاستی بەلای باوکم فرە مهم بوو ئەنتزاریشی فرە بوو لە سەرێمە سێ کوڕەکانی کەسمان بەداخەوە زووتر تێکەڵاوی سیاست نەبووین تر وەلێ بەجێگەی خۆمان کاری خۆمانمان کردووە. نوکتەی دوم کە هەمیشە باوکم پێمانیەوت هەر بەڕاستیش وا بوو گەیە ئەو سنە وەختێ دەستمان کرد بە کارکردن من کە ئەوەڵ دوای فواد لەم ئاخرە و فرابووچەکەم فواد کە دەرسی کردووە ئەوە بوو کە ئەیوت هەر کارێکتان کەن لەسەر کارە و هاو کاریگەرەکانتان ئەم ئینسان گەلە لە بیرتان نەچێتەوە کە ئەمانیشە ئینسانن فقط کاریگەر نین فکرتان هەمیشە بەلاوە بێت کە ئەمانە کەس و کاریانەس شتێکی تریش کە بەلایە و فرە مهم بوو لە ماخرانە و بە منی فراوت و زووتریش پێمی وتوی لەو ڕۆژانە کە ئەگەر ڕۆژێک گەیبەوە کە بوون بە وەکو جۆرێک مەسوول مردم لە تەکتانە کاریانە کرد و ڕۆژەکانی ئەوان بەدەستی ئێوە بوو لە بیرتان نەچێتەوە ئەم کاریگەرگەلە کەس و کاریانەس کارێک بکەن کە هەمیشە وەختێ تێنە سەرکار بە پێکەنینەوە بێنە سەرکار بە پێکەنینەوە بچنەوە بگەڕنەوە بۆ ماڵەکان خۆیان. بەڵێ واقعاً کاک فەرهاد
واقعا کاک فەرهاد یەکێک لەو کەسانە بوو کە بەڕاستی ئەو خصوصیاتەوە تۆ باسێکە ئێمە ڕۆژانە ئاماندی ئەم بۆ خۆم لەگەڵێ بووم جاری وا بوو بەڕاستی تووڕە بووم بەدەست ئەو هەموو مهر و محەبەتەوە کە یەکرد یعنی هەتا جارێکیان وتم کاکە بەسەیتر یعنی تەسەوەری بکە یان ئەیوت تۆ ناتوانانی ئەو محەبەتە و ئەو هومانیستە لە من وەربگریتەوە تایبەتمەندیەکەی بەڕاستی ئەوە بوو من ئەوە یەکێک لەو شتانە بوو کە حتمما ئێوەش بۆ خۆتان لە ژیانە دیوتانە بوو بەلایەوە فرەفرە مهم بوو لەلایەوە کە بەڕاستی گەر ترێمەش لەم وەختا باوکیشم گشتمانە زانین من تایبەتەن خۆم کە لە مالوما بە دنیا هاتم باوکم 12 ساڵ لە تەکیانە زیندگیم کرد لەم وەختیشا کە هەمرابووچەکەم و برابووچەکەم فواد و ئەشکانیش لەدایک بوون ئیتر بێباوکی بە جۆرێکی خاصی فرەمان کێشاگە لەسەر عەقیدەی خۆی کە ئەچووە بۆ کوردستان ئەچووە بۆ ناو دووگای کۆمەڵات ئەو کارە بکەوە بەڕاستی عەقیدەی پێ بوو وا دڵی بەلایەوە هەمزەمان توانیش بە جۆری سیاسەتمەداری خۆی بە جۆری سیاسەتی خۆیشی باوکی بێ ئێمە قاناکە بەم کارە من بەڕاستی دانیشتم دێشەوە فکرم بەلایەوە بوو کە بە عەقیدەی خۆی بە باوەڕی خۆی بە دڵی خۆی ئاخرین 7-8 مانگی زیندگی خۆی کە ساق بوو سلیم بوو سەرحاڵ بوو هەر لە ناو دووگای کۆمەڵا بوو ئەگەر خۆمان بنینە کنارەوە ئێمە کوڕەکانی نەوەکەینە لی دایکم گشتمانە بنینە کنارەوە ئەگەر فقط فکرمان بچێتە لای باوکمە ئەو پێشمەرگە ئەو عەزیزە ئەو ڕەفەقە ئەو دۆستی عەزیز کە بەڕاستی عەقیدەی شتێک بوو بە هیچ جۆرێکیش من تایبەتەن خۆم چەندینها شەڕم لەگەڵ باوکم کردووە نە لەسەر عەقیدەکەی نە لەسەر شتەکانی وەلی ئەو تیکەی کە ئەکەف بەبێ باوکی کە بەلامانەوە نەبوو بە 6 مانگ وەلی لەم ئاخرە و لەم ڕۆژانگەلا بە پەیامی گشتی ئەم عەزیزانە و بۆ ئێمە هەناردیانە و هاو دەردی ئێمە بووگن و هاوخەمی ئێمە بووگن بەڕاستی بۆمان بە جۆرێتر ئەتوانین تماشایکەین و من تایبەتەن خۆم خۆشحاڵم لەوە کە ئاخرین 6 مانگ و 7 مانگ و 8 مانگی ئاخری زیندگی باوکم کە سەرحاڵ دووگای ئارام گیان طبعا زۆرمان پێ خۆشە زیاتر لەگەڵ تا قسە بکەین تۆ دڵمان ڕۆشنەکەیتەوە بەڕاستی بەڵام بەرنامەکەمان وا تەنزیم کردووە کە بتوانین لەگەڵ تعدادێ لە هاوڕێیان کە لە نزیکەوە لەگەڵ کاک فەرهاد کاریان کردووە قسە بکەین و بۆنەوە ئێمە هەموو هاوکارانی تەلەڤیزیۆن و من بۆ خۆم دیسانەوە سەرخۆشیتان لێ یەکەم و هیوادارم بۆ خۆتان خۆش بن هەوڵە دێن ئێمە ڕێگەی کاک فەرهاد بەرنەدەین و بە ئاواتەکانی کە ئاواتی گەیشتن بە دنیایەکی بەرابەر و ئازادی و سوسیالیزم بوو بگەێنین زۆر سپاس بۆ بەشداری لەو بەرنامەیەدا سپاس دەکەم کاک مەحیگیان سپاس کە داوەتتان کرد لە ئێمە بەلەوە من تواوی کەم حەزەکەم لەلایەن خۆمە و لەم وەختە سەختا کە لای باوکمە بووم لە وەختی نەخۆشی نییە و تا ئاخرین هەناسەی کرد حەزەکەم پڕ بە دڵ سپاسی سێ دانا عەزیز کەم لەم بەرنامە و دوانیان هەن لە دانمارکە کاک ئەسعەد و بەختیار و یەکێ لەوانە 20 ساڵ ڕەفاقەتی کە 24 ساعتە لەم وەختا لە تەکملا بووگە کاک بەهمەنی مەردۆخی لە دووگای کۆمەڵە سپاستان دەکەم زۆر سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس عەزیزان ئێمە کاتمان طبعا زۆر نییە هەوڵە دەین کە پەیامەکانتان بخوێنینەوە بەڵام بەداخەوە ناتوانین پەیامی دەنگتان بۆ وەربگرین ئەزانم 1-2 نەفەر هەوڵیاندا بە تەلێفۆن زەنگ لێ بدەن و دەنگیان بڵاو بێتەوە بەڵام بەداخەوە ئەو مەجال لەمان نییە چونکی بەرنامەکەمان وا تەنزیم کردووە کە بەداخەوە فرسەت نییە بەڵام هەوڵە دێن پەیامەکان بخوێنینەوە
پێم خۆشە جارێ یەک دوو پێیان کە هاتووە بیخوێنمەوە دواییش دێمەوە لای بۆ ئیدامی بەرنامەکە. داخەکەم بۆ مەرگی هاوسەنگەری دێرینم کاک فەرهادی شعبانی هەر لەیرەوە سەرخۆشی دەکەم لە هاوڕێیان زارا ئارام فواد ئەشکان کە سوکاری کاک فواد کاک فەرهاد هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە دۆستان و هاوسەنگران و خۆم بە بەشداری خەم و پەژاریان دەزانم یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. هاوسەنگەری دێرین کاک فەرهاد سەلاحی کەماڵی زۆر سپاس کاک سەلاح. هەروەها لە نووسراوە سەلام لە بەرنامە جوانەکەی کۆمەڵەوە من وەکو کرێکارێکی کۆمونیست لەوێ هەنگ پرسە و سەرخۆشی خۆم بە بۆنەی گیان لە دەستدانی کاک فەرهادی شعبانی سەرخۆشی یەکەم لە خانەوادە و تەواو قەوم و کەس و کاری لە پێشمەرگەکانی کۆمەڵە و سێکی جۆزەردان بە یادی کاک فەرهادی شعبانی و کاک سعیدی موعینی و تەواو گیان بەخشکردوانی کۆمەڵە و تەواوی بنەماڵەی شەهیدان زندانیانی سیاسی و لایەنگران پیرۆز بێت. کاک فەرهاد ئاڵاکەت لەلایەن کرێکارانەوە و هەر شەکاوە بێت و بژی حزبی کۆمونیست ئێران و بژی کۆمەڵە و بژی سوسیالیست. زۆر سپاس. جارجار هەروە پەیامەکان خوێنمەوە بۆ بتوانین مەجالمان بێ. پێم خۆشە لەم ڕێگەوە لەگەڵ کاک عادڵی ئەریاسی پەیوەندیەک بگرم. هیوادارم کاک عادڵم لەگەڵا بێت. کاک عادڵ بەخێربی بۆ بەرنامەی ڕاستەوخۆ. دەنگتان بەسراوە کاک عادڵ، فقط میکرۆفۆنەکەتان باسکەن. سپاس. دەنگمە ئێستا؟ بەڵێ فەرموو. زۆر سپاس کاک مەحیا و سڵاو لە بینەرانیش. کاک عادڵ ئێوە مدەتێکی توولانی لە کومیتەهای مختلفی تەشکیلاتی لەگەڵ کاک فەرهاد پێکەوە بوون لە کومیتەی ناوەندی کۆمەڵە، کومیتەی مرکزی حزبی کۆمونیستی ئێران، تەشکیلاتی دەرەوەی وڵات، هەروەتر لە زۆر لە نزیکیشەوە لەگەڵ یاون. پێم خۆشە ئەو خصوصیاتە بەرجەستە تەشکیلاتیانەی ئەوەی وا مربوط بوو بە ڕێکخراوە لە ناوەوە کار لەگەڵ هاوڕێیان ئەگەر بکرێ بە کورتی باسی بکەیت. زۆر سپاس. بەڕاستی کاک فەرهاد چەندین خصوصیاتی بەرجەستەی بوو کە بە تۆری تاکید ناتوانم من لێرە هەموویان هەڵبژێرم و دانەدانە ناویان لێ بم و ناوڕۆکەکەیان باس بکەم. بەڵام ئەگە چەندانە لەو مەجموعە خصوصیاتانەی لێرە گەرەکەم بێت ناو ببەم، یەکیان قودرەتی مدیریەت بوو. یعنی لە ئەگەر بۆ نمونە تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حزب چاو لێ بکەیت کە ئەو بۆ ساڵانێک یەکجار زۆر لە کۆمیتەی ڕەهبەریەکەیە بوو، تەشکیلاتێکی یەکجار زۆر بەربڵاو بووین لە چەندین وڵاتی جیهان. ئێمە ئەندامان و حوزەکانمان مەشغوڵی کار و چالاکی بوون. سەرەڕایەوەش کە بەربڵاو بوون پەرژوبڵاویەک لە ڕووی جغرافیاییەوە وجودی هەبوو. ئەو خۆشەویستانە ئەندامانی حزب هەمووشان مەشغوڵی تەمینی نیازمەندیهای زیندگی بوون، بە تۆی حرفەی کاری سیاسیان نەدەکرد. مەجموعەی ئەمانە کارێکی کردبوو کە مدیریەتی تەشکیلاتێکی وا کارێکی یەکجار سەخت بوو و ئەوەی ئەخواست کە شەمی ڕەهبەریەکی کاراتە بێ. بە تۆری تاکید کاک فەرهاد بەرجەستەترین کەسی ناومان بوو کە بتوانێت تشکیلاتێکی بۆ بەربڵاویە بۆ ئەندامی یەکجار زۆرەی و بۆ تایبەتمەندیانەوە کە باسم کرد تشکیلاتی دەرەوەی وڵات هەیبوو بتوانێت سازمانیان بدا و ئەرکەکانیان بەیەکەوە ڕاپەڕێنێ. خصوصیاتێکی بەرجەستەی تریشی لە ئۆرگانهای ڕەهبەری حزب و کۆمەڵە کاک فەرهاد بەڕاستی نمونە و ئولگوی بوو. ئەوە بوو هەمیشە هەوڵیەدا کە ئێمە مەسائلی ناو کۆمەلگا ببێتە ئەبزاری هەڵسەنگاندنی چاکی و خراپی کارەکانمان. هەمیشە ئینعکاسی کۆمەڵایەتی کار و سیاسەتەکانمان ئەوە بوو کە بە ئێمە وت کە ڕێگەیەکی دروستمان گرتەوە پێش یاوەی کە جێگای خۆیەتی پێدا چوونەوە بکەین. زۆر ئاسان بوو ئێمە لەو هەموو ئەرکوکارێکە
لە ئەستۆمانە بوو بە نەوعێک درێژماوە چاو لەو مەسایل نەکەین زۆرتر ڕووبکەین ناو خۆمان و مەسایلی ورد خۆی بە ئێمەوە مەشغوڵ بکە. کاک فەرهاد هەمیشە هەوڵی ئەدا ئەوە وەبیر ئێمە بێنێتەوە کە ئەرکی ئێمە گۆڕینی کۆمەلگایە، ئەرکی ئێمە ئەوەیە کە تەسیردا بنین لەگەڵ کۆمەلگای خۆمانە و ئەردشی کارەکانمان، کارایی کارەکانمان، شێوەی تاکتیک و استراتیژیمان بەوە بەراورد دەکرێت کە بزانین ئەنعکاسی لەناو کۆمەلگادا چییە وەنە ئیلزامەن ڕازی بوون لە یەکتر و یان ناڕازی بوون لە یەکتر. ئەوەش بۆ خۆی نیشانیەدا کە کاک فەرهاد دنیای زۆر گەورەتر لە چوارچێوەی تەشکیلاتەکەی خۆیەتی و هەر بۆیش کاک فەرهاد ئەگەرچی حزبەکەی خۆی و تەشکیلاتەکەی خۆی بەدڵ خۆشەویست و تەواوی ژیانی سیاسی لەناو حزبەدا بەسەر بردبوو، بەڵام دوگم نەبوو لە بەرابەر تەشکیلاتەکە. زۆر جار ڕوانگەی ڕەخنەگرانەی بوو لە تەشکیلاتەکەی کە بێڕەحمانەش ڕەخنەیەگرن. هەرەوەش بوو بۆ باعثەوەی کە هەندێک لە ئێمە عاتفەیەکی زۆرمان بە تەشکیلاتە بوو لەوانەیە ئەو دنیابینی گەورەی کاک فەرهادەمان نەدەبوو، تەجروبەی ئەومان نەدەبوو، بەوە قەڵسە بووین و ئەماوەتەوە تەشکیلاتی ئێمەیە، خۆشەویستی ئێمەیە، ئێمە خۆشمانەوێ وەیوت خۆشەویستی تەشکیلاتەکەمان وەفاداربوون پێی هیچ پەیوەندی بەوە نییە کە ئێمە ڕەخنەی چاکسازانەی لێ نەگرین و بزانین لەکوێ کەم و کاستی هەیە و لەوێ شەروە تەشکیلاتەکەی بەرئەساسی ئەوەی لە کۆمەلگا چ ئەنعکاسێکی هەیە چ دەورێکی هەیە مۆردی ئەرزیابی قەرارەدا و هەروەها لە مۆردی کولەن فکریەتەکەشەوە نەتەنها چوارچێوەی تەشکیلاتی و ئەوانەوە بەڵکو فکریەتی ئێمە کۆمونیزم و سۆسیالیزم بەلایەوە دوگم نەبوو، بەلای ئەوە شتێک نەبوو کە باوەڕێکی پێهێنابێت و تەواوێت، بەڵکو بە ڕوانگەیەکی زانستیەوە لێ ڕوانی علم بوو بۆ ئەو هەر بەڕاستی علم بوو بۆیە ئەی خوێندەوە متالعەی بۆیە کرد لە تەوڵی ئەدا لە تەواوی دەستاوردای علمی سەردەمی خۆی کە بەنەوەی پەیوەندی بە کار و چالاکی سیاسیەوە بوو کەڵ وەربگرێ بۆیە کە نیشان بدا کە ڕێبازی ئێمە جەهانبینی ئێمە لە کولیاتی خۆیان جەهانبینیەکی دروستە ڕاستە، بەڵام وەک هەر علمێکی تر پێویستی بە نوێگەرایی و نوێخوازی هەیە، پێویستی بەوە هەیە پێداچوونەوەی بەسەرا بکرێ، پێویستی بەوە هەیە کە لە علم و دانیشی ئەم سەردەمە کەڵ وەربگرێ بۆ پاراستنی حقانیەتی و ئەوە هەمیشە پشتیوانیە بوو بۆیە کە ئێمە لە کار و فعالیتەکانمانە بتوانین سەرکەوتوتر بین. مەوردێکت ئشارە پێ کرد، ئەلبەتە وەختم زۆر نییە چونکی قبل وایە کەسی کەش بێتە سەرخەت. مەوردێکتان ئشارە پێ کرد کە ئەو زۆر کۆمەلگای بەلاوە مهم بووە چاوی لەوە کرد. ساڵی 2004 کاک فەرهاد بۆ ئەعتراز بە گرتنی یەکێک لە هەڵسوڕاوانی کرێکاری کاک محمودی ساڵحی بە ئەعتراز بەوە لە شاری ئوفسالا کە پێشتر لە ئەژیا هەستا ڕێکەوت بە پیادەڕەوی چوو بۆ ستۆکۆڵم و چووە بەر دەرکەی LO سازمانی کرێکاران ئیتحادیە سەراسەری کرێکارانی سوێد و لەوێ ئاعترازی کرد بە گرتنی دەستگیرکردنی هیوادارم ئەکسمان هەیە هاوڕێیان ئەکسی ئەو کاتەمان بۆ دابنێنە وەختی کە کاک فەرهاد بە پیادە ئەو مەسیرە ئەڕوات و ئەوە بۆ خۆی زۆر دەنگیدایەوە، ئەوە دەنگیدایەوە هەم لە ئاستی سوێد و هەم لە ئاستی نێودەوڵەتیش دەنگیدایەوە. ئەوە یەک خصوصیاتی تایبەتی ئەو بوو بەڕاستیێنی جا لەوە کە خۆشتان باسن کرد لە تشکیلات چۆن هەڵسوڕانیە کردو لە چوارچەوەی تشکیلات و ئۆرگانهای تشکیلاتە هەڵسوڕاو بوو، بەڵام هەمیشەش مەسایلی زۆر کۆمەڵایەتی بەلاوە زۆر زۆر گرنگ بوو. بەڵێ من ئەو حادسەم زۆر باش لەبیر دێ کاک مەحیدین کە قسەمان لەسەر یەکێ کە چی بکەین دەنگدانەوە پەیدا بکە گرتنی هەڵسوڕاوانی کرێکاری و لەو سەردەمە بەتایبەت کاک محمودی ساڵحی و لە شێوەی کاری ئاکسیۆنی و ناڕەزایەتی لە دەرەوەی وڵات قسەمانەکرد ئەوەی دەبێت کارێ بکەین ڕێکخراوە کرێکاریەکان و نەهادەکانی تر نەتوانن نەیبینن. بۆیە وتی بۆ نمونە ئەگەر ڕێپێوانی من بکەم لەو شارەوە بۆ شارێکی تر بینی دوو شار و لەوێ ڕای گشتی و مێدیای ئەو وڵاتە ئەو ناتوانن چاوی لێ بکوژێنە و کە دیتیان ئەو خەبەری دەستگیری هەڵسوڕاوانی کرێکاریە ئەنەکاسی زۆرتر پەیداکە، ئەوە چەکێکی باشە، ئەبزارێکی باشە و لەو کاتە واقعەن بۆ خۆشی دەستیدایە بوە بەباشی بردێ بەرەوە بووە باعثیەوەی کە ئەنەکاسێکی یەکجار زۆر لە کۆمەلگای سوێد پەیدا بکە. وایە کاک عادڵ ئێوە لە کومیتەهای متفاوتە پێکەوە بوون و باسی
مدیریەتتان کردووە لەوانە بەڵام لە عینی حاڵا کاک فەرهاد هەمیشە بە بەشێکی ڕازی نەبوو هەمیشە دەستی هەڵێنا بۆ زۆریەک لە بەشەکانی تریش لەو بابەتیشۆ پێم خۆشە بە کورتی قسەیەکمان بۆک من کاتی ئەڵەن مدیریەت و نەخشێکی بەرجەستەی ڕەهبەری بوو هاوکاتی هەمیشە خۆی بەشێک بوو لە بەدەنەش ینی هەر کار و هەڵسوڕانی ئەکرا لە ئۆرگان و ستادی ڕەهبەری ئەو ئۆرگانە وجودی هەبوو سیاسەتدا ڕێژەر بوو استراتێژدا ڕێژەر بوو بەڵام خۆشی پراکتیکەر بوو واردی کاری پراکتیک و عسەی عملیەکەشیە بوو شان بەشانی هاوڕیانی تر و چووکە واردی هەردوو عرسەکە بوو ئەنی لەلایەکەوە کاری سیاسەتدا ڕێژەر و ڕەهبەریە کرد لە حازی فکری و دوورئەندیشی و لە حازی پراکتیک و عملیشەوە معنای ئەوە بوو ئەوایە لە چەندین نەخشە دۆر بگێڕێ و لە ئەنرژی فکری و ئەنرژی جەستەی بەڕاستی لە هەمومان زیاتر بوو شەو ڕۆژی هەمیشە لەسەر یەک بوو بۆی کە و کارانە ئەنجام بدا و هەر بۆیش ئەبینرا لە تەلەڤیزیۆن مجرێتیەکرد تاهیە کوونەندەگیەکرد لە دەرەوەی وڵاتمان سیاسەتدا ڕێژەر بوو استراتێژی چالاکیەکانمانی داڕێ لە کۆمیتەی ناوەندی کۆمەڵە هەمیشە لەسەر کۆمەلگای کوردستان مەدارک و ئامار و ئەرقامی باشی ئەهێنا بۆی کە سیاسەتەکانمان لە ڕووی مەبنایەکی مادیەوە قەرار بگرێ وەختی هەموو ئەو کارانەی ئەگرتەوە هۆدا ئەبینرا یعنی لە هەموو عرسەکانە ئەبینرا و بۆیش بەڕاستی خۆی ئامادەی ئەو کارانە بوو چونکە لێی ئەزانی و ئەیزانی لەوێ ئەتوانێت شتێک بە شتەکان زیاد بکە و ئەتوانی کاراسانی بکە ئەیزانی کاراسانی ئەتوانێت بکە بۆ هاوڕێیانی ترکە لەو ئەرسانە کارەکەەوە لە هەموو شانە بەڕاستی پاڵپشت بوو ئەنی بدوتایە کاک فەرهاد لەم عرسە هاوکاری ئەو ئۆرگانەیە ئەوە ئەمنیەتێکی ئەبەخشی هەم لە حازی عملیەوە کە گۆشەی لە کارەکان نەگرێتەوە هەندا و لە حازی ڕۆحیشەوە کە ئەمانزانی بڕیاری هەڵا بە احتمالی کەمتر ئەتوانێ بگرین چونکە تەجروبە و ئەزمون و دوورئەندیشیەکی تایبەتی هەبوو. کاک عادڵگیان زۆر سپاس هەر لێرەوە لە هەموو هاوڕێیان و هاوسەنگەرانی کاک فەرهاد سەرخۆشیەکەین و هیوادارین بتوانین ڕێگی کاک فەرهاد بەردەوام بێت و ئیدامە دەربێت. زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەیەدا. زۆر سپاس بۆیش. ئازیزان چەند پێیام هەیە پێشکەشی ئێوە یەکەم جادوایی دێمەوە بۆلاتان بۆ ئیدامەی بەرنامەکە. لە سەقزەوە پەیامێکمەوە هاتووە نووسراوە سەلام دەستێت تەکتەکە عزیزانی کە بەرایە دەستدادنێک کاک فەرهاد شعبانی از جملە هەمسەنگەرانێک کاک فەرهاد کومیتەی مرکزی کۆمەڵە کومیتە مرکزی حزب کۆمونیست ایران دەستەندەرکارانی تلویزیۆن حزب کۆمونیست ایران تمام پیشمەرگان زەرجێزە تمام لایەنگرانی کۆمەڵەوە حزب کۆمونیست ایران دەرد نەکوند و همچنین خانەوادەی محترم کاک فەرهاد. عزیزان بیایید همه با هم رای کاک فەرهاد را ادامه دهیم. هەروەها هاتووە کە پەیامی کاک فەرهاد شعبانی خیلی پرمحتوا برای تشکیلات کۆمەڵەوە حزب کۆمونیست ایران است. به این معنا که استراتژی کۆمەڵەوە حزب کۆمونیست ایران را بار دیگر بازگو کرد. برای ما تشکیلات مخفیها خیلی دستاورد بزرگی بود. تشکیلات کۆمەڵە کم از این انسانها از دست نداده است. با وصیت‌نامه زنده باد کۆمەڵە، زنده باد حزب کۆمونیست ایران، زنده باد سوسیالیست. رفقای حاضر در این مراسم شرکت کردین و گوش دادین به پیام کاک فەرهاد که اشک تک تک ماها را درآورد. کۆمەڵە فراز و نشیب‌های فراوانی طی کرده، رهبران کاریزما و پیشمرگان فراوانی از دست دادیم. تنها راه این است که زحمات این عزیزان را به پیروزی برسانیم. دیسان هەوەش لە سەقزەوە. پەیامێکی کەش هاتووە ئەوەشتان بۆ خوێنمەوە. کاک یەحیای دەوەنداری پەیامێکی ناردووە ئەڵێ ئازیزان کاک مەحیە و بەڕێوەبەرانی ئەم بەرنامە سڵاو و ڕێز بۆ ئێوەی خۆشەویست و بۆ ڕێکخستنی ئەم کۆڕە و ئەوەی کە ئەم پەیامە بڵاو دەکەنەوە. مەرگی ناوەدە و بە پەلەی کاک فەرهاد ئی خۆشەویست خەم و پەژارەیەکی زۆری بۆ بنەماڵە و دۆستان و ناسراوی کاک فەرهاد بەجێهێشت. لە ماوەی چەند ڕۆژەدا زۆر کەس باسی ژیان و کەسایەتی کاک فەرهادیان کردووە و تێکرا لە چەند خاڵدا لەم یادکردنەوەدا هاوڕان و کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران و بزیتنەوەی چەپ و سوسیالیستی و بزیتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان هاوڕێوتە کۆشەرێکی ماندوونەیاسیان لەدەستاوە و بە حەق وەک خەسارێکی گەورە دەستنیشان دەکرێت.
نەمان و نەبوونی کاک فەرهاد لە کۆڕی یاران و جەرگەی خەباتدا کلێنێکی گەورەیە کە بۆ هەمیشە دیارە و بەرچاوە. لەم کورتە باسەدا مەجالی ئەوە نییە هەموو لایەنەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی کاک فەرهادی ئازیز باس بکرێت. لە ناو ژیانی پڕ لەسەر سەمەرەی کاک فەرهاد تەنیا ئاماژە بە دوو خاڵ دەکەم. کاک فەرهاد لە هەموو کێشە سیاسیەکانی ناو تەشکیلات کە تا ئەو کات من شاهدی بووم و کاری هاوبەشمان دەکرد بەرخوردی سیاسی و ئوسولی دەکرد و بۆ هەڵست و کەوت و بەردڵانی خۆی و دووریکردن لە هەر چەشنە دووردەنگی و دەنگدا گۆڕینێک دەرس و وانەی باش و خۆشی لە بیرۆوەریەکانیدا بەجێ هێشتووە. کاک فەرهاد لە ماوەی نەخۆشیە سەختە کەیشیدا نەیهێشت مەرگ و نەخۆشی ورە و باوەڕ و بەخۆ و بوونی لەوەر بگرێتەوە و پیشانی دا و سابتی کرد کە چەندە مرۆڤێکی گەورە و تاکو و دوایین ساتەکانی ژیانی تەسلیم نەبوو و مەرگیشی ڕۆحیە بەخش بوو. ئەم خصوصیاتانە بەرجەستانە جێگەی ڕێز و ستایشی تایبەتین. کاک فەرهاد گیان، برای ئازیز، هەزار جار یادت بەرز و بەڕێز بێت و یاد و ناوت لەبیر ناکرێت. بەم بۆنەوە دڵتەزێنەوە بە ئازیزان هاوڕێزارا و ئارام و فواد و ئەشکان تەنها ئەمە ئێژم کە لە هەڵگرتنی ئەم کۆستە و ئەم خەمە قورسە هەمومان بەدڵ بەشدارین. ئێوەمان بۆ خۆش بن کە یادگاری کاک فەرهادی ئازیزن. یەحیای دەوەنداری. بینەرانی خۆشەویست، هەوڵە دێن کە پەیوەندی بگرێن لەگەڵ کاک ئەفشینی نەدیمی، یەکێک لە هاوڕێیانی کاک فەرهاد لە کۆڵبەر نیوز و کارگەر نیوز کە لەم بەرنامەیەدا بەشداری بکات. کاک ئەفشین ئەگەر لەگەڵمانی بەخێربی بۆ بەرنامە ڕاستەوخۆ. سڵاو کامەحیەگیان، سڵاو ڕێزمەز لە خدمەت ئێوە و بینەران و بیسەنانی کۆمەڵە تێوێشدا. کاک ئەفشین، پێم خۆشە سەبارەت بەو ماوەی کە ئێوە دەنگی کۆڵبەران بوون، دەنگی کرێکاران بوون لە کۆڵبەر نیوز و کارگەر نیوز، هاوکاری خۆت لەگەڵ کاک فەرهادم کەمێ بۆ باس بکەیت. ئەگەر ئیجازەم پێ بدەیت سەرەتامەوێ لەلایەن خۆم و هاوڕێیانی کۆڵبەر نیوز و کارگەر نیوزە و پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی دادەسارا هاوسەر و هاوسەنگەر کاک فەرهاد و هەروە جگەرگۆشەکانیان ئارام و فواد و ئەشکان بکەین و خۆمان بە شەریکی خەمیان بزانین. ڕاستەکەی ئەم 4 ساڵە کاک مەحیەگیان ئێمە لەگەڵ کافەرادا ئەوە نەبوو بڵێم بۆ نمونە ڕۆژێ 1 سەعات یا 2 سەعات یا 3 سەعات هاوکارین، چونەوە بوو کۆڵبەرانی تر شەو ڕۆژ ناناسن، بە شەو ڕۆژ کۆڵبەریەکەن. هێندێ جار بوو خەبەرمان بۆ سەعات 2 شەوە، سەعات 3 شەوە خەبەرەکانمان بۆ هات کە تۆ لێنە ئەبێمە بە خەبەر بووین. کافەراد یەکێک لەوانە بوو تقریبەن ئەتوانم بڵێم نزیک 3 مانگ دوایەوەی کۆڵبەر نیوزمان دامەرزان ملحەق بوو پێمان، کە ملحەق بوو پێمان هەر لەوە ڕۆژەکانە و ئەوەندە تەوانا بوو، ئەوەندە سادق بوو، ئەوەندە زەحمەتکێش بوو بە کۆڵەکەی ئەسڵی کۆڵبەر نیوز، بوو بە بڕبڕی پشتمان بەڕاستی. زۆر ماندووینە ناسانە کاریەکەت، زۆر سادقانە کاریەکەت، لە هەمان حاڵدا ئینسانی ئارام و زۆر هێمن بوو، هەر ئەرکێکت پێ سپارد ئەنجامیەدا. یعنی من شخصان خۆم تەعجب مەکرد دەم هەموو وزە و ئەنەرژیا ئەم کابرام و لەکوێی هێنێ. جاری وا بوو سەعات 2 شەو ئێمە ئەخەوتین، ئیتر کارمانەکرد بۆ نمونە کۆڵبەر کەوتووە ژێڕن و لە شاخە و کەوتووە خوارە و تەرمەکەینەوە دۆزراوە، ئەمانە سەعات 2 شەو مەجبورە و بین بخۆین. چە بەیانی سەعات 6 کافەرات دەدانتر خەبەری ئامادە کردووە لەسەر کرێکاران، لەسەر حاشیە نشینان، لەسەر دەستفرۆشان و لە ستاپەکەمان ئادایناوە و وەکو چۆن بڵێم باوکێک یا دایکێک هەیە سەرپەرستی منداڵەکانیەکە ئەڵێ بەیان یان ئەڵێ ڕۆڵە هەستن دێرە بڕۆن بۆ سەرکارەکەتان، واینە سەعات 8 و هەستن دەی دێرە و ئەو هەموو ئتفاقە کەوتووە و باجێ نەمێنین لە وەزیەتەکە، واینە خەریک و کاریەکەت. جیاد لەمەی چە کافەرات بەرخوردەکانی لەگەڵ ئێمە خۆمانە لە ستافا بوو بە غەم خۆرمان، جیا لە بەحس ئەوەی کۆڵبەران مشکلاتی شخصیمان بۆیە ئەچوینە لای بە هەمان پەیوەندیی لەگەڵ بنەماڵەی کۆڵبەرانە بەرقەرار کردو. بۆ نمونە کۆڵبەران دوێنێ و پێرێ بوو من پەیامێکم بۆ هاتوو لە تەرەف کۆڵبەرێکە و سەوتی هاتوو بۆم، کۆڵبەرەکە ئەگریا، زۆر پێم سەخت بوو. ئەیوو 4 ساڵە من تەماسمێ لەگەڵ کافەرادای، ڕۆژ نییە من تەماسم نەبێ، لە ئێش و ئازارم بۆی نێژم.
جالبیشی بۆی من سەوادم نییە بەژنامەیەکمان بۆ بنووسیت و وەکوینی تر بەڕاستی من هەر تەپ گریانەکەی خۆی شتێکم بۆ نووسی و پەیام سەرخۆشیەک و بەڵام بدە و لە هەمان حاڵدا کافرات ئەوە نەبوو بڵێ تەنیا مەسڵەن ئێمە فۆکوسمان کردە سەر کۆڵبەران جیا لەوە مەسڵەن کارێک گەورەمان کرد بەڕاستی بۆ کۆڵبەران گەورەیەکەی ئەوە بوو ئەگەر پێشتر ئەیان و کۆڵبەرێ کوژراوە هەریان و کوژراوە تەواو بوو بەڵام لە مانگی حوتی 2007 بەرەو ئەملا ئەگەر بڵێن کۆڵبەرێ فلانە ڕۆژ کوژراوە ئێمە بە ڕۆژ لە 2007 و لە مانگی حوتی 2007 داوای لێبردن تا بە ئەمڕۆ هەر ڕۆژێکی تۆ دەست بخەیتە سەری ئێمە پێتەڵێن کە کام کۆڵبەر لە کام ڕۆژە بریندار بووە لەکوێ بریندار بووە ناوی چییە خەڵکی کوێیە بە چه شێوەیە بریندار بۆ یان کوژراوە ئەمانە زۆر ئاسان نییە چون بۆ نمونە هێندێ جار خەبەرمان بۆ هات کە زۆرتر کارەکانیش کافرات لە بەش پەیوەندیەکانە و زۆربەی زەحمەتەکە ئەوەی کێشە ئەزانی بۆ نمونە ئێستا خەبەرێ خام بێتە بەردەزمن ڕەحەتە نووسینەکەی نایەتی 3-4 دقیقەدا 5 دقیقە بە بەڵام کە تۆ خەبەرێکت پێدەن لە هەورامان کۆڵبەرێدا کەوتووە لە کێو تۆ فقط زانی کۆڵبەرێدا کەوتووە ئەبێ چەندها پەیوەندی بگری تا بزانیم کۆڵبەرە ناوی چییە چەند ساڵیە خەڵکی کوێیە ئەمانە یانێ بۆ خەبەرێ لەوانەیە جاری وابووە یەک ڕۆژ ئەنەرژیمان سەرف کردێ بۆ نمونە لە دەور ماکۆ بووە کەسمان نەناسوی ئەبێ کەس دۆزیدەوە کافرات هەموو ئەمانەی کردووە جیا لەمانەی کە ئەم کارەمان کرد دوای 3-4 مانگ کە لە کۆڵبەر نیوزا بوو زانیمان دەغدەغەکان زۆرە مشکلات زۆرە بڕیارماندا کارگەر نیوزیش بخەینە ڕێیا ئیتر 3-4 مانگی پێچوو کارگەر نیوزیشمان دامەرزان کە بەڕاستی ئەگەر ئاطرافی پێ بکەین من شخصا دروست بوو لە دامەرزێن کارگەر نیوزا بووم لە ستاپەکەیدا بووم بەڵام ناتوانم بڵێم 1 ملیۆنیۆم کافرات کارم کردووە لەو ستاپە کار بە گەرنیوز بە تەواوی کەفتە سەرشان کافرات ئیتر لە ئەو ڕۆژە و تا ئێستا خەریکە کارە هەم دوارە جارێکیان پیشنهادیدا هاوڕێیان ئێمە ناتوانین مەوزعگیریمان نەبێ بە سوخت بەران ئەوانیش هاوسەرنەوەش کۆڵبەرانن ئەوانیش وەکو کۆڵبەرانن کە یەکێ لەو کەسانەکە داینا تاقیقکە لەسەری من بووم نزیک 1 هەفتە ئێمە سعی و تەلاشمان کرد کە بتوانین هەر ئەو کاریچەکە بۆ کۆڵبەران کردومانە کە بۆ سوخت بەرانیش بیکەین بەڵام بەداخەوە ئەو وەزیەتە لە کوردستانە هەیە لەوێ نییە کوردستان شوێنێکە تەحەزوب یافتە ئەحزاب هەن کاروبار چالاکی مەدەنی باوە تۆ نادۆزیتەوە بنەماڵەکە یەکێکیان لانیکەم گرایشی بە جەریانی سیاسی نەبێ بەڵام ئەوە لە سیستانە نەبوو بەڕاستی کارێ زۆرمان کرد محاولەی زۆرمان کرد تەگیانایمان کرد حتا هێندێ جار کە لەگەڵ سوختبەرەکان خۆیان قسەمانە کرد جۆرەی ئەترسان دێمان ویان نەزانیە کە گەرەکمانە راپۆرتیان بینوەمانە ئیتر حزبێک شتێکی جوانە بۆ بەداخەوە نەمانتوانی لەوێ سەرکەوتوو بین بەڵام غیرە ممکن نیە پێم وا بێ محاولەکەین من بۆ خۆم لە تەریقی زوومەوە بەرنمەیەکی کاک فەرهادم بینی بەشداری کرد لە کنگرەی نەتەوەیی و لەوێ گزارشێکی لە مەوردی کۆڵبەران و پێشکەش بە بەشداربووانی ئەو کنگرەیە کرد سەبارەت بە ڕۆژهەڵات بوو زۆر نکاتی دقیق و ئامارێکە ئێوە زەحمەتان کێشابووە بۆ خۆشی تەهیە کردبوو پێشکەش کرد نازانم ئەگەر ئامادە بێ هاوڕێیانمان ئەو تیکەیەکی کەمان لەو کنگرێ بۆ بڵاو بکەنەوە ئەگەر لە بەردەستا بێ ئەگەر نا ئیدامەیە دێن دەڵێ زۆر چاکەوە دیارە هەیە 180,000 نەفەر لە دانیشتوانی لە سەلات و باوەجانیەوە دەستیەکان تا سۆما و براد دۆست لە دانیشتوانی کوردستان کە زۆربەیان تەحسیلکردن وەرزشوانن مداڵ ئاوەرن هونەرمەندن نابغن متەفەکرن و هەروەکو کاک مۆتەسەمی تاتایی ئیشارەی پێکرد بنەماڵەکان سەرمایە گوزاریەکەن لەسەر تەحسیڵات یان ئەوان لەسەر سنوورەکانی کوردستان خەریکن لەگەڵ هەرێم و بەشێکیشی لەگەڵ باکووری کوردستان خەریکی کۆڵبەریکردنن و کۆماری ئیسلامی بە دەستوری معاونەتی ئەمنیەتی وەزارەتی کشور معاونەتی ئەمنیەتی وەزارەتی کشور ئەوانی بە عنوان قاچاقچی پێناسە کردووە لە بوزەرگا ڕەسمیەکانەوە نەغێرە ڕەسمیەکان هەم ڕەسمیەکان و هەم غێرە ڕەسمیەکان ڕۆژانە بەبێ حرمەتدانان بۆ قەوانینی خۆیشیان تەقەیان لێکەن و ئێمە هەموو ڕۆژێک شاهدی گیان لە دەستان و برینداربوونی ژمارەیەک لە کۆڵبەرانی سەر سنوورەکانی کوردستانی و هەوڵمان داوە ئامارەکانی ڕۆژانە
6 مانگە 1 ساڵە بە ئاگاداری ئێوەی بەڕێز بگەێنی. ئەمە ئەتوانم بڵێم نوکتەیەک تر کە ئەبێ ئاماژەی پێ بکەم ئەویش جەنابی دکتۆر مەنسوور شارەی پێکرد ژینگەی کوردستان خەریکە لەبەی نەچێت. سپای پاسداران بۆ مەسلحەتی خۆی و مافیای سربەخۆی خەریکن ژینگەی کوردستان لەبەین ئەبەن. بە هاتوچووکردنی تانکرە نەوتیەکانەوە لەو جادانەی کە ناتوانێت ژێرساختی باش بێت بۆ تسلیت گفتن تشکر و قدردانی بکنیم. دست آنها را به گرمی میفشاریم و به آنها اطمینان میدهیم که رفقا و همسرگران رفیق فرهاد تا رسیدن به آرمانهای انسانی من راه پر افتخارش را ادامه خواهیم داد. جدا از هم تشکیلات بودن، من به عنوان یکی از اعضای هیئت مدیره کارگر نیوز و کلبر نیوز این افتخار را داشتم که حدود 4 سال روزانه با کاک فرهاد در ارتباط باشم. در این مدت درسای زیادی از ایشان آموختم. جسارت، صداقت و از خودگذشتگی، مهربانی، خوشرویی و مبارز بودن از خصوصیات این رفیق بود. کاک فرهاد چراغ روشن خانه‌های کارگر و کلبران و سوختبران و تمام زحمتکشان بود. راهنمای کارگران شهرداری‌ها، دستفروشان مردم زحمتکش حاشیه نشین شهرهای کردستان بود. او سنگ صبور رفقا و همچنین مردم بود. پیوند صمیمی او با مردم زحمتکش جامعه یکی از ویژگی‌های او به عنوان یک کمونیست پیشرو از او چهره محبوبی ساخت که در تاریخ جنبش انقلابی کردستان ثبت خواهد شد. رفیق فرهاد در مدت بیماری همچنان در هر دو استاف کارگر نیوز و کامل نیوز نقش ایفا می‌کرد و کلبر نیوز نقش ایفا می‌کرد و تا آخرین لحظات زندگی شرافتمندانه‌اش به آرمان‌های انقلابیش وفادار ماند. رفیق فرهاد عزیز یک پیشمرگ کامله به تمام معنا بود. با ادامه دادن راه رفیق عزیز یاد و خاطرش را گرامی می‌داریم. فرهاد مجیدی لە هۆلەندەوە کە هاوکاری ئێوەیە. من پێم خۆشە بزانم ئایا ئێوە بۆ داهاتوو طبعاً زۆر سەختە جێگەی کاک فەرهاد پڕ بکەینەوە، بۆ داهاتوو بەرنامەتان چیە؟ هەر بەو شێوەی کە کۆڵبەر نیوز و کارگەر نیوز کاری کردووە ئیدامە ئەدەن و داواتان چییە لە خەڵک و لە هاوڕێیانی کاک فەرهاد؟ بەڵێ تەبعاً هەر بەو شێوە ئەدامەیە دەین. هەروە کاک فەرهادیجی شارێک پێکدوو لە نامەکەیان نووسی گەرەکمە ئیشارە بەوە بکەم کاک فەرهاد شعبانی لە ماوەی نەخۆشیەکەی چیە تااقەتی ناهێنا ئیسراحەت بکە. بەڕاستی هەرچی پێمانەوت کە ئیسراحەت بکە و ئەیوت ئەنەرژیم هەیە من ئەتوانم هاوڕێیان من تەسلیم نابم. جال بە ڕۆژێکیان ئێمە خەبەرێک بەڵاو بوو و چەندانە خەبەرت پاقن کە لە ستافەکە چاومان لێکرد هیچ کام لە هاوڕێیان ئامادەی نەکردو بەشێکی تەنزیمات چوونە تەنزیماتەکە تماشامان کرد چە کافەرات خۆی خەبەرەکەی تەنزیم کردووە و بەڵاوی کردووەسە و هەر تقریبا نەتوانم بێژم 2 هەفتە لەمەوبەر بوو هەر لە ئاستانەی نەخۆشیەکەی یعنی کافەرات شخصیتێک بوو کامەحیە دانانشت بزانێ ڕوتی ڕووداوەکان بۆ کوێیە بە یەکێک بوو لەوانە خۆی تاسیر بوو لەسەر ڕووداوەکان. یعنی ئەتوانم لە 4 ساڵی ڕابردووە هیچ گونە ئاعترازێک چە لە دەیمانگا چە لە ئابانمانگا چە دەوانەی کە بە ئاعترازاتەی بۆ کۆڵبەران کرا لە بانان نزیک 2 هەفتەمانگردن بوو چە ئەو ئاعترازاتەی دوایی لە سێدارەدان ڕامین حسین پەنای و هاوڕێیانی کرا چە ئەوەی دوای بۆ ڕفراندومەکە کرا و ئاعترازانە چە ئەوەی بۆ باقی ئاعترازەکان شوێنی نەبووە کە جێ تاسیرات کافرات نەبووە لە ناوانە. ئێمە خۆمان شاهد بووین نەتەنیا کافرات و باقی هاوڕێیان. بەڵام ئێمەش لێرە و هاوڕێیان ڕەنگە ئەحساس بکەن کە دوای کافراتی تر ئێمەش کارەکە ئەدامە نادەینە بە خۆشحاڵیەوە کارەکە ئەدامە ئەدەین ئەفتخاری چی پێەکەین و ئەبێ جێگەی کافرات بە هەر شێوەیەک بووە پڕی بکەینە و هەرچەند نەتوانین وەکو ئەو کاروبارەکە ئەنجام بدەین بەڵام سعیەکەین ڕێگەکەی پڕەوکەینە و ئاڵا هەڵگری ڕێبازەکەی چی بین. زۆر سپاس کاکەفشین بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا زۆر مەمنون. سپاس دەکەم کاک مەحیگیان سپاس بۆ ئێوەش. بینەرانی خۆشەویست هەوڵە دەم تا کۆتایی بەرنامە بڕێک پەیام هاتووە کە بیخوێنمەوەش ئەگەریش فریان نەکەوتم داوای لێبردنتان لێ یەکەم بەڕاستی و هەوڵی خۆمەدەم. سڵاو و ڕێز هەواڵی مەرگی کاک فەرهاد بەڕاستی دڵمانی هەژاند و هەتا ئێستاش باوەڕی بۆ ئێمە زۆر سەختە جێگای هەمیشە لە دڵمانایە هەر لەیرەوە سەرخۆشی لە کۆمەڵە و
کۆمەڵە و کوردستان و کۆمەلگای بەشەریەت دەکەم میم ڕێ میم سەلام پەیامە تەسلیێتە جەمی دوستان کاک فەرهاد شەبانی ئەزی یاد دەشان گرامی ما ئێدامەی ڕاهی ڕەهبەری جەسوورم بارزێ ڕای ئازادی کاک فەرهاد شەبانی هەستیم کاک فەرهاد به ما رای آزادی یاد داد پیام فرهاد شعبانی عزیز در روز پیشمرگ کامل به منتقدان نشان داد که درست برخورد کردن انسانهای مبارز باید به چه شکلی باشد. دوستداران فرهاد در روستای میانه بخش کلاترزن. کاک فرهاد لە پیرانشارێکەوە پەیامێک هاتووە کە ئەوە پێم ئەڵێ کە بیخوێنمەوە لە مەریوانەوە نەمدیوە ئەو پەیامی پیرانشارم نەدیوە بەڵام لە هەر حاڵات زۆر سپاس بۆ پەیامەکەتان پەیامێک لە مەریوانەوە هاتووە سەلام خەستە نەباشیت بەڕاستی مەرگە ڕەفیق فەرهاد غەمێ سەنگین بەرای مردمە ئازادیخواه و جنبشی چەپ و جنبشی کوردستان بود اما رفیق فرهاد هزاران رفیق در تشکیلات مخفی و علنی پرورش داد که هرگز اجازه نمیدهند راه سرخش گم شود و تا برقراری حکومت کارگری و سوسیالیسم ادامه راهش برقرار است. در آخر به خانواده رفیق فرهاد و تمام تشکیلات کامله تسلیت عرض می کنم. بژی کامله بژی یادی رفیق فرهاد عزیز جمعیت هواداران کامله از مریوان. یو پەیامی کورتی شاتووە هیوادارم توانم بیخوێنمەوە. درود بر شما رفیق مەحیە. ما جمعیت فعالین سوسیالیست و کارگران مهاجر و دوستداران کامله و حزب کمونیست ایران در استانهای تهران، البرز، آذربایجان شرقی، مازندران، جیلان و سمنان فقدان رفیق رهبر و انقلابی کاک فرهاد عزیز را با تمام وجود احساس میکنیم و این ضایعه بر یکایک ما تأثیرگذار بوده و در این غم بزرگ شریک خانواده و رفقا و دوستان و کارگران زحمتکشان هستیم. مرگ کاک فرهاد هم احساسات را جریحه‌دار کرد، هم باور ما بر ادامه راه پر افتخار ایشان را عمیق‌تر نمود. هیچ برنامه و نوشته‌ای نمیتوان بخش کوچکی از فداکاری‌ها و مبارزات انسان دوستی و صداقت کاک فرهاد را توضیح داد. یاد عزیزش گرامی و راهش پر راهرو باد. لە شامیانەوە وتویەتی تەسلیەت میگوێن بە خانەوادەیە کاک فرهاد بە هەمەیە کولبەران ئەس شامیان. چەندانە هەوڵە دەم سەرتیتری پەیامەکانتان بۆ بخوێنمەوە کە هاتووە بەڕاستی فریان ناکەوم لە خانەوادەی گیانبەخت کردوانی گوردانی شوان پەیامیان ناردووە بۆ گیان لەدەستانی کاک فرهاد. پەیامی جوانانی انقلابی و سوسیالیستی ڕووسای دادانەی سنە کە هاتووە ئەلبەتە هەموو هاوڕیان دەتوانن لە ڕێگەی کۆڵبەر نیوز و کارگەر نیوزەوە ئەم پەیامانە ببینن، بەڵام پێم خۆشە ئاماژە بکەم بە تعدادێکی هەروەها لە ڕۆژی یادکردنی لە کوردستان تعدادە لە پەیامەکان خوێندرانەوە، بەڵام منیش هەوڵە دەم ئەوانەی وا فریاکەوم بیخوێنمەوە. جمع لە مبارزینی شاری سنە لە ڕووسای نەوەڕا مەراسمێکیان گرتووە لەسەر مەزاری هاوڕێی گیانبەختکردو عەزیز گەزانی معروف بە عەزیز کەمێزی. لەوێ سرود خوێندراوە و پەیام دراوە و یاد کراوە لە کاک فەرهادی شعبانی. هەروەتر لە تعدادێکی تر لە خەڵکی شاری سنە چوون بۆ دیداری بنەماڵەی کاک فەرهاد و لەوێ شعریان دەکلەمە کردووە و سرود خوێندراوەتەوە و پەیامی سەرخۆشیان ئاراستەی بنەماڵەیان کردووە. جا لەوانە تعدادێ لە پێشمەرگە قەدیمەکان و بازنشستەکانی ئەرتەشی ئەوانەی وا هەمڕەزمی کاک فەرهاد بوون لە شاری سنە پەیامی سەرخۆشیان ناردووە کە پێشکەشم کردن. هەروەها جەماعەتێک لە خەڵکی زەحمەتکێش و کرێکاری لایەنگری کۆمەڵە لە ئاوایی تەنگی سەر بە ناوچەی سنە
سەرخۆشیان کردووە لە ئەندامان و کادرەکانی کۆمەڵە. پەیامی پرسە و سەرخۆشی هاوڕێیانی قەدیمی تشکیلاتی نهێنی کۆمەڵە لە ئاوایی مەرە بەزان بە بۆنەی گیان لە دەستانی کاک فەرهادی شعبانیەوە. لە ئاوایی خواشتەوە دیسان هەر پەیامی سەرخۆشیمان بە هاتووە. کرێکارانی ئیدارەی غەلە لە ڕەبەت کەریم ئافشانی تێران پەیامێکی سەرخۆشیان ناردووە کە بەدەستمان گەیشتووە. هەروەتر لە شاری سەقف لەسەر گڵکۆی کاک حەسێنی کەریمی مەراسمێکی شکۆدار بەڕێوە چوو لەوێ سرود خوێندراوە پەیام دراوە و بۆ بۆنەوە هاوڕێ فعالینی ئەو شارەیش یادیان کردووە لە هاوڕێجیان بەخت کرد و کاک فەرهادی شعبانی. تاو نەمتوانێت خواحافیزی بکەم. ممنونم.